گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو ڕووداوانەی لە ناوچەکە ڕوویاندا بە دیاریکراوی لە سووریا ئەوەی ڕوودەدا چییە؟ ئایا هەرەوەی دوو ڕۆژی ڕابردوو بوو گیرسایەوە تەواو لێرە کۆتایی پێدێت یان کاردانەوەکانی و ئەگەری ڕووداوی ئەو شێوە لە ئایندەدا پێدەچێت ڕوو بداتەوە یاخود سەر هەڵبداتەوە. گفتوگوێن پرسی بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگڕەنس نەوزاد توێژەری سیاسی. کاگڕەن سڵاو لێبێ، سپاس دەکەم، سپاس کە بەشداریت کرد لەگەڵمان. با لەوە دەست پێ بکەین ئەو ڕووداوانەی ڕوویاندا لە سووریا چی بوو؟ پێشبینی کراو بوو؟ سلااوتان لێبێ، بەڵێ زۆر پێشبینی کراو بوو. ڕووداوی هاوشێوە لە ئایندە شار ڕۆداتەوە. من دابەش یەکەمە سەر سێ هۆکار. هۆکاری یەکەم ڕاستەوخۆ و پەیوەندی بە تەوقیتی ڕووداوەکەوە بوو کە بۆچی لەو کاتیا ڕوودا. بە پێی ئاماژەکان ئێران فاکتەری سەرەکی بووە. ئێران لە ڕێی حیزبوڵاوە، چونکە بیرمان نەچێت ناوچەی عەلەویەکان لە سووریا لە شاری تەرتوس هاوسنوورە بە باکووری لوبنانەوە. باکووری لوبنان هەرچەند ناوچەیەکی سونەنشینە، بەڵام سنوورەکان شاخاوی و کۆنتڕۆڵ ناکرێت. حیزبوڵا لەو سنوورە هاتوچۆی تا ڕادێک ئازادە. لە ڕێی حیزبوڵاوە بە فەرمانی ئێران سەرەتا لە ناوچەی عەلەویەکان و دەست پێشخەریەکرا کە هێرش کرایە سەر تەحریری شام و دەستگاکانیان. تان ئەمە پەیامێکی بەرەی ئێران بوو کە وەکو فشارێک لە جۆلانی و لە تورکیا کە هەتاکوستە ئێران هەژمونی ماوە، ڕەنگە ئەمە وەکو فشارێ بێ بۆەوەی هەندێک سازش بۆ ئێران بکەن تا ڕادێ مەجال دەن بە ئێران. کات خۆ ئێران عێراق شار ئەم شێوە فشارانی هەبوو بۆی ناچاریان بکە لە بەرامبەر سەقامگیری سووریا مەجالێک دەرەفەتێ باتنەوەی ئێران بدەن. هەر بۆیە تورکیا و جۆلانی زۆر بە توندی وەڵامی ئێرانیاندایەوە. لە وەڵامەکەی جۆلانی و تورکیا بۆ ئەڵێن تورکیا چونکە گروپەکانی سەر بە تورکیا سوپای نیشتیمانی سووریا بەشداریکی سەرەکیان کرد لە وەڵامدانەوەی جۆلانی. ئەوەی کەوان وەڵامیاندا لە ڕاستی وەڵامێکی سەربازی نەبوو، زۆر گەورەتر بوو لە قەبارەکە. بۆ تۆڵەکردنەوە و ڕقێکی زۆر کۆنتر بوو لەوە. بە دەرەفەتیان زانی کە هەموو ڕق و تۆڵەکردنەوەی خۆیان جێبەجێ کرد لەو کاتێ. وەڵامێکش بوو بۆ ئێران کە سەردەمی ئێران بەسەر چووە. هۆکاری دووەم هۆکارێکی گشتیە شەڕی سونە و شیعە کە مێژوویەکی درێژی هەمیشە بە فۆرمی جیاواز دووبارە بێتەوە. هۆکاری سێم کە زۆر جەوهەریە، لێرەوەتم دووبارەشە بێتەوە. بناغی ئەم دەوڵەتانە وەکو سووریا، عێراق، تورکیا و ئێران بەم فۆرمەی کامڕۆیان هەیە. بناغەکەیان سروشتی ئەم دەوڵەتانە ئەتوانین پێ بڵێن دەوڵەتی سەپێنراون، دەوڵەتێکی دروستکراو نین کە لە ناوخۆوە نەتەوەکان یان هاوڵاتیان ئەو گروپانە ڕێککەوتمن کەم دەوڵەتە دروستکەن. هاوکات تەنیا ئەوەش نییە لە دەرەوە ئەم دەوڵەتانە دروستکرا بە هێزی دەرەکی، بەڵکو لە ناوخۆ لە دەرەوە سەپێنراون. لەم زۆرە دەوڵەتە سەپێنراوانە کە سووریاکێکە لەو نمونانە سێ جۆر دۆخمانێ، سێ جۆر سیناریۆمانەیە. یانەوە تا بۆی سەقامگیری هەبێت، سەروەری هەبێت، سەقامگیری هەبێت، ستەمکارێکی وەکو ئەسەد وەکو سەدامە سەپێنرێت کە هەموو لایەکدا داپلۆسینێکی هەمە چەشنە بۆ هەموو وڵاتەکە دایانە پلۆسیێنێت بۆی حکومکە. یاخود شەڕی ناوخۆ بێت کە ئەم ستەمکارە لا چێ شەڕی ناوخۆ دروستەکە، یاخود دەوڵەتێکی شکست خواردە دروستە بێت کە هەر پارچەیەک یەکەوێتە لای وڵاتێک و هەر لایەنێکی وڵاتێکی دەرەکی بەڕێوێ بۆ چونکە چوارچێوەیەکی گشتی بۆ ئینتیما بۆ وڵاتە، چوارچێوەیەکی یاسایی نییە کە ئەم گروپانە لە یەکۆ بکاتەوە، یعنی بە یەکۆ کۆیان بکاتەوە. سار ئاخر ڕستەم بوون تەماشاکە لەستەیە دروزەکان خۆیان داوەتە پاڵ ئیسرائیل، کورد لەگەڵ ئەمریکایە، عەلەویەکان لەگەڵ رووسیا و ئێران بوون. سەر کەس ماونەتەوە دوو ڕۆژە هاواریان لێستاوە کە دەوڵەتێ بێت پارێزگاریان لێ بکە. خودی سونەکان کە زۆرینان لەگەڵ تورکیا. هەموو گروپانە بۆچی خۆیانە پارێزن؟ لە چێ خۆیانە پارێزن؟ هەر گروپی خۆی داوەتە پاڵ دەوڵەتێ. لە ڕاستیە خۆیان لە گروپێکی تری سووریا پارێزن، کەواتە بە مانایەکی تر هەموو گروپەکانی ناو سووریا خۆیان لە خودی دەوڵەتی سووریا پارێزن. باشە کاگڕەن، زۆر قسەی کە دەڵێ ئەم ڕووداوانەی ڕوویاندا دەستی ئێران بوو، یان ئەمە جۆرێک لە بیانوو نادا بە تەحریری شام باوا بڵین، یان هێزەکانی سووریا، هێزە نیشتیمانیەکانی سووریا، هێزەکانی سووریا هەر جوڵەیەک دروست بێ، هەر ناڕەزایەتیەک دروست بێ بڵێن ئەمە دەستی ئێرانە و بەو شێوازە توندە ڕەدی بدەنەوە، بەرەنگاری بنەوە. لە ڕاستیە
کاکڕان کرد دوو ڕەهەندێ بێ جیای بکەینەوە. پێشتر ئەسەدەوە هەموو کوشتارەیە کرد پاساوەکە چی بوو؟ هێزی دەرەکی و تیرۆریست. لە ڕاستیە پاساوەکە خۆی ڕاست بوو، هێزی دەرەکی هەبوو، هەروەها داعش و جەبهەت نووسڕەوانە شەبوو، بەڵام جوابەکەی ئەسەد خۆی ئەسەد وەڵامێکێدایەوە کە تیرۆرشی تێپەڕا. ئەمەی جۆلانی و گروپەکانی سەر بە تورکیا پاساوەکان ئێران و هێزی دەرەکی و هەڕەشەکردن خۆیان پێش هەموو شێ تیرۆریستن تەبان، یعنی باسی یەکێتی خاکی سووریا و نازانم ئەمن و استقرارەکان بەڕاستی تیرۆریست ئەو مافی نییە باسەوە بکە بە پێیە تاکو سەر لە لیستی تیرۆری تورکیاشن کە تورکیا چەنێ پشتگیریانەکە. لە ڕاستە ئێران دەستی هەیە، ئەمە ئینکار ناکرێت، بەڵام ئایا ئەمە بووەتە پاساو بێگومان تەحریری شامۆک و پاساو بەکاری دێنێت، ئەو پاساوەش نەبێت خۆی هەر تۆڵە و ڕقێکی زۆری لە عەلەویەکانی ئەو پێی وایە ئەسەد سووریای ئەسەد هەمووی عەلەویەکان بووە. بە پێی داتاکانش بۆ زانیاری بینەران وەکو سەردەمی سەدام لە عێراق چۆن زۆربەی سەرباز و کارمەندەکانی حکوومەتوانە شیع بوون، چکە زۆرینەی عێراق شیع بوو، زۆربەی ئەندامانی ناو سوپا و دەستگاکانی حکوومەتی ئەسەدش زۆربەی سونە بوو، چکە زۆرینەی سووریاش سونە بوو، خۆ سەتادەی عەلەویە. ئەمان پیان وایە هەموو عەلەویەکان بەرپرسن لەمەی کە بەسەرەمانە هاتووە. ئێستامان لە بەشار ئەسەد یانێ خراپتر بکەن، خۆی ڕاستە پاساوە، بەڵام حەقیقەتی تایە گومانەوە ئێران دەستی لەو ڕووداوانە هەیە، بەڵام ئەما بێتە پاساوی و کوشتار و کارە تیرۆریانە بێگومان نابێت. باشە کاگرانج، پێ دوایە تۆ ینی بڕوانینەکانی تۆ لەم جۆرە ڕووداوانە ڕوو دەدەنەوە، یعنی بەردەوام دەبن، سووریا کۆنتترۆل ناکرێتەوەتە؟ بێگومان کۆنتترۆل ناکرێت، زۆر قوڵ تۆ سەرەتا وا تەماشاکەن چی ئێستا حکومەکات گروپێکی سونەی کە لە لیستی تیرۆرە تەنها لە لای تورکیاش، ئەمانە حکومەکەن، ئەمانە نەک ناتوانن کورد و دروز و عەلەویەکان ڕازیکەن، تەنانەت ماوەیەک ترێی بینین بەشێکی سونە عەرەبەکانی ناو سووریاش لیان هەڵەگەڕێنەوە، چونکە ئەم جۆرە حکومەکە داعش یان قاعیدە حکوم بکات بەڕاستی لەم سەردەمەیە مرۆڤ ئەم سەردەمە سروشتی مرۆڤ قبوڵی ناکات. ماوەیەکی ترێی بینین ئەنجە شەڕی کورد و تەحریری شامان ماوە، ئێستا مانەوەی ئەمریکا لەوێ ئەم شەڕی دواخستووە، شەڕی تەحریری شام شەڕێکی خوێنای لەگە دروزەکان ماوە، بەڵام لە ترسی ئیسرائیل نایکەن. تۆ تەماشاکە پاساویان بۆ لە ناوبردنی عەلەویەکان چی بوو؟ گوایەمانە سەروەری دەوڵەت و سەقامگیری دەوڵەتێکەدا لە کاتێکە 9 بۆ 10 سەربازگەی ئیسرائیلی لە ناو خاکی سووریە هەیە، ناچن بەلایەوانە چکە لیانە ترسن، زانێ ئیسرائیل چۆن وەڵامیانە داتەوە. 125 خاکی سووریا کە بەشێکی زۆری ڕۆژاوای کوردستانە خۆ لەژێر حکمی ئەم دەسەڵاتەیە نییە، لای ئەسەدە و لای ئەمریکایە، بەلای ئەوان شەناچن ئەچن بەلای ئەو گروپانەیە کە لاوازن هیچ دەوڵەتی نایەتە جواب لەسەریان. ئەگەنا بۆچی ئاساییە 11 سەربازگەی ئیسرائیل لە ناو خاکی سووریایە، ڕۆژانە سوپای ئیسرائیل دێتە ناو سووریا وەڕات و سەربازگە دروستەکە، هیچ بەلایەوە هیچ نایکەنە هەواڵش، بەڵام عەلەویەکان کە شتێکە کە نەکسەیکەن بە پاساوی دابەشکردنی وڵات و ڕەشە لە سەروەری. ئەم ڕووداوانە دووبارە بنەوە چوز لە ناو سونەکان خۆیان بێت، بە تایبەتی تەحریری شام لەگەڵ گروپە تیرۆریستەکانی سەر بە تورکیاش، ئەوەش پێشتر شەڕیان هەبووە، ئەگەر ئێستا دووبارە شەڕ دروست بێتەوە لەگەڵ کووردا لەگەڵ دروزە، بێگومان ئەم شەڕانە بەردەوامە بێت. باشە، هەندێک دەڵێن ئەگەر کۆرچەکی لەدەست نەبووایە، هێزەکانی سووریای دیموکرات نەبوونایە و هێزێکی تۆکمە نەبووایە، ڕەنگە ئەو ڕووداوانەی بەسەر عەلەویەکان هات وە دێت بەسەر کووردا بەهاتایە. ڕوانینی تۆ لەمڕۆ؟ بە خراپترش بەڕاستی، چکە عەلەویەکان عەرەبن، هەرچی بە 2000 عەرەبن، سەردەمێکی زۆر سووریان حکوم کرد. کوردەکان لای ئەوان بێزگەلەوەی کە عەرەبشتین دایم بە جوداخواز و سەهیۆنی و زایۆنی و تا خۆشیان بەسایی بەوەی ئیسرائیلەوە حکمیان گرتە دەست ئەم جۆلانیوان، یاگینا لە 2011 بۆ نەیانتوانی ئەسەد بکوێنن، تاکو حیزبوڵای بۆ تەواوکردن لە سووریایدا ئیسرائیل ئەنجە وەکو پرۆژەیەکی ئیسرائیلی بوو، تەواوکاری پرۆژەکەی ئیسرائیلی بوو دژ بە ئێران، کە خۆیان بۆ پرۆژەیە دەسەڵاتیان گرتە دەست بە کورد دەڵێن زایۆنی و ئەمریکاوانە. بێگومان ئەگەر چەک و سەربازگەکانی ئەمریکا و چەکی ئەسەدە نەبێت، ئەوەی کە لە ناوچەی عەلەویەکان ڕوویدا 2-3 ئەوەندەش خراپتر دژی کورد ڕۆدا، تەنانەت دژی خودی سونەکانش ڕۆدا تەم ناچێت، چکە بەڕاستەوەی کە سووریا حکومەکە ئێستا چۆن ئەسەد
لە ڕێی گروپە تیۆرستەکانی سەر بە ئێرانەوە حکومیە کرد ئەمانش ڤێرژنی تیرۆری بەڵام بە سونە گروپە سونە تیۆرستەکان ستا حکومەکەن لە بری گروپە تیۆرستە شیعەکانی سەر بە ئێران. باشە کاگرنج پشتیوانیەکی جیهانی هەیە ئیسلامیەکانی جیهان پشتیوانی ئەم گروپە دەکەن یعنی سەرڕای ئەو قەتڵامەش کە ئەنجامیاندا بە پێی ڕێکخراوی مافی مرۆڤ ینی لە زۆر شوێن قەتڵامیان ئەنجامداوە بەڵگە هەیە ئەوەی کە ڕێکخراوەکە ئاماژەی پێدەکا بەڵام بۆ نمونە ئەمینداری یەکێتی زانایانی جیهان پشتیوانی لێکردن و وتیەوە سەلمان دووتانە کە شیاوی دەسەڵات و حکومداری و حکومڕانین. بەڵێ بێگومانە و گروپە ئیسلامی سیاسی کاکڕانکو یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەی کەم دەوڵەتانە ناگەن بە هیچ نائارامی تیرۆر تەنانەت داعش وەمانەش ڕنگدانەوە یان بەشێکن لە ئیسلامی سیاسی یعنی چی تۆ پشتگیری قاعیدەکەی چکە جۆلانی خۆی قاعیدە بۆ کۆنە داعشێکی کۆنە قاعیدە بۆ پاشان لقی قاعیدە دانێت لە سووریا 2017 بۆی بێتە ناو دۆخەکەەوە تا ڕادێ قبول کرێت دەڵێ من قاعیدە نیم و تحریری شامۆک و بزوتنەوەیەکی نیشتیمانی دانێ خۆی قاعیدە ئەوەی پشتگیری قاعیدە بکە بۆ پشتگیری داعش ناکات. ئیسلامی سیاسی شکستێکی زۆر گەوریانێنەوە بە تایبەت لە 2013 کە مورسیە کەوێت لە مەسر کە بە کودەتا شەکرێت لە ڕاستخۆی بە دەنگدان و بە کودەتا لابرێبەوەی بە ئینساف و باسیکەین ئەلەم شکستەوە تۆ سێری کە غەزەیان چی لێ کرد وێرانیان کە بووە تاکە حکمی ئیخوانی کەما بووەوە ئیسلامی سیاسی لە ناوچەکە لە غەزە بوو ئەوەشیان وێران کرد لە ئێستا پیان وایانێ خۆیان بگرن بە جۆلانیەوە لە ڕاستیە هەر بۆ زانیاری بینەرە ئەسد لەلایەن ئیسلامی بەشێ لە ئیسلامی سیاسی پشتگیریەکرا بۆ نمونە حەماس یحیە سنوار بە سوورایەوت سوورای ئەسەد ئەوی سوورای ئەسەد یەکێکە لە سەربازەکانی محوەری قودس دژ بە ئیسرائیل هەتاکۆ کاتەکە حەماس لەگەڵ ئەسەدا بوو ئیسلامی سیاسی لەگەڵ بەرەی ئێرانە بوون کە چەقەکەی سووریا بوو ئێستا کە بەرەی ئەسەد کەوت بەرەی ئێران کەوتو یانێ خۆیان بۆ واستێنەوە کوای ئەمەش هەر سەر بەمانە ئیسلامی سیاسیەوەتی پشتگیری ئەمەکەن ئەمەش ئەوەستە ئەگە ئەمەش بڕوخێت خۆیان کەنە پاڵمەسەن هەر گروپێکی تیۆریستی تر بۆ چکە لە چۆن بڵێ لە دوای مەسرەوە کە وردەنجە لە لیبیا ناگەنە دەسەڵات لە ئێمە ناگەنە دەسەڵات لە تونس دەسەڵاتیان هەر بە دەنگدان نامێنێت لە غەزە دەسەڵاتیان نەما لە سووریا پێشش شکستێکی گەوریان هێنا لە ئیفلاسبوونێکی زۆر گەورەیان یانەوێ هەر دەسەڵاتێکە بێ خوانی پیاڵ بواسم بڵێن ئەمە ئیسلامیان ئیسلامی سیاسی لە کاتێکە خوان پشتگیریە سەدیانەکە بەڕاستی. باشە کاگرنج ئەو دووسێ خولەکەی کە ماوانە پێم خۆشە پرسیارە بکەم لەبارەی ینی بەدەر لە سووریا ئاگربەستی ئیسرائیل و حەماس بەکوێ دەگا ئێستا تا ڕادێک وا دەبینرا ئاگربەستەکە تاگلایەنە ئیسرائیل ڕایگەیاندووە بۆ لەسەر داوای ئەمریکا بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز دەڵێ ئەنی ئاگربەست بکەن حەماس هەر چەندە پێی رازی نەبوو لە سەرەتاوە ئەنی پێ دوایە ئاگربەستە تا کوێ دەڕوا تاکەی بڕدەکا بەم شێوازە دەمێنێتەوە جەنگ ڕووناداتەوە. بەڵێ کاران یەکێ لەو ڕەهەندانی کە گرنگە لە شەڕی غەزە لە بەرچاو بگرین غەزە وەکو بڵێ خاڵی دەستپێکی پرۆژەکەی ئیسرائیلە شەڕ لە غەزە بوەستێ شەڕ لە چۆن بڵێ لە هەموو بەرەکان ڕەنگە بوەستێت ئیسرائیل ئەوێتەوەی غەزە بێڵێت وەکو سەرچاوچکە خۆی لە غەزەوە دەستی پێکرد تا گەیشتە لوبنان لە ئێرانیدا سووریای ڕوخاند لە یەمەنیدا هەمووی لە غەزەوە دەستی پێکرد غەزە ئەبێ بمێنێتەوە تاکو پرۆژەکەی ئیسرائیل خۆی ئەلانەکە کە پرۆژەکەی گاتە کۆتایی لە سێتان ئاگربەستەوە بۆ لە غەزە کارەبای بڕی دۆنێ ئێستا هاوکاریەکان ناچێتە ژوورۆ مەرحەلی سێم ئەوەیە حەماس ئەگەر سازش نەکات بارمەتەکان بەرنەداوە دووبارە جەنگ دەست پێکاتەوە حاڵی حاضر سەر وڵاتانی عەرەبیش بە خودی قەتەرشۆ گەشتنەوە قەناعەتی کە غەزە ئەگەر حەماس دەستبەرداری نەبێت و بارمەتەکان بەرنەدات و سەرکردەکانیان نەچنە دەرەوەی غەزە ئەوە ئیعمار دەست پێ ناکات بەبێ دووبارە بنیانانەوەی غەزەش هیچ حکمێک نیە حەماس حاڵی حاضر حکم ناکات لە غەزە بەڕاستی بەڵام وەکو بڵێ تەواوکەری پرۆژەکەی ئیسرائیلە بۆچی بارمەتەکان بەرنادات و دۆخەکە یەکلایی بێتەوە دەست بە تعمیر و بنیادنانەوە بنرێت ئەوە جارێ چۆن بڵێ گومانی زۆر لەسەر ئێستا حاڵی حاضر لە غەزە دۆخێکی زۆر خراپ ئاگربەستەوە بووە تا ڕادێکش کوشتن هەیە بۆ نمونە ڕۆژانە 4-5 کەس بە معادلی
لە ڕۆژ یەکەمی ئاگربەستەکە تا ئەمڕۆ ڕۆژانە 4 بۆ 5 کەس کوژراوە لەلایەن ئیسرائیلەوە. پێم وایە جەنگ دووبارە دەست پێکاتەوە ئەگەر حەماس بارمتەکان ئازاد نەکات و بە فەرمیش غەزە بەجێنێڵێت ناخود چەکەکانی تەسلیم نەکات. زۆر بەڕێز کاگرنج نۆزات توێژەری سیاسی سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردن، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.